گومان بەرزی و نزمی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کاریگەری هەبوو لەسەر هەموو ژیان، لەسەر هەموو پێداویستەکانی ڕۆژانەمان، هەتا لەسەر هەموو مامەڵاکان. بێگومان لەسەر گەشتەکانیش کاریگەری هەبوو. بۆ زانیاری دەربارەوەی کە ئایا دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کاریگەری هەبووە لەسەر گەشتەکان بە تایبەت کۆمپانیا فڕۆکەوانیەکان. ئەمە میوانزاری بەڕێز لاوەند مەموندیمان کردووە کە سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی گەشتیاری هەرێمی کوردستانە و لە ستۆدیۆ لەگەڵ من دەبێت. بەڕێز لاوەند بەخێر هاتی. باس سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم بەرزی و نزمی دینار بەرامبەر بە دۆلار چ کاریگەریەکی هەبوو لەسەر کەرتی فڕۆکەوانی بە گشتی بۆ گەشتیاران بۆ هاتوچۆی گەشتەکان بە تایبەت بۆ وڵاتانی دراوسەیە؟ حتمما کاریگەرێکی زۆری دەبێت لەبەرەوەی خۆتان زانن زۆربەی فەرمانبەر و باوڵ ئەوانەی کە موچەیان بە دیناری عراقیە وەروە مەسەن ئەوانەی کە ڕۆژانەش کار دەکەن لە کوردستان هەموو باوڵ موچەکانیان بە دیناری عراقیە بۆی کە سەفەر بکەن حتمما ئەبێتە ئاستەنگێکی زۆر تون بۆیان کە سەفەرکردن بۆیان زەحمەت دەبێت. وەیە بەڕاستی کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر ئەو سێکتەرە. باشە چۆن چەندێک دابەزی و بەراورد بە ساڵی پار یاخود ئەگەر بڵین وەکو ئاستی سەردەمی کۆرۆنای لێ هاتووە یاخود نا؟ نەخێر لەبەرەوەی ئەم مانگی دوو خاستە مانگی با بڵێن سەفەر نییە وەکو گەشتیاری نییە مۆسمەکە، بەڵام ئەوەی کە حزبی کردووە لە مانگی 1 و 12 ئەو بریتانی حزب کردووە، بەڵام لە ئێستاوەدا گەرهات و دۆلار وا لە بەرزی بمینێتەوە حتمما تەسیرەکە لە مانگی 3 و 4 کەرتی فڕۆکەوانی یاخود با بڵێن لۆت فاکتۆری ئەوەی کە حجی دەکا ناتوانێت بە شێوازە بڕوە. باشە. یەکێک لە بانکەکان بانکی عێراقیە بڕیاریداوە کە تکتی فڕۆکەوانی بە دینار بێت. هەرچەندە ئەمە بخۆی مامەڵەیەکی گرنگە کە دینار بەکاربێنین لە بری دۆلار. ئەمە کاریگەری هەبووە بۆ گەشتەکان کۆمپانیەکان لە هەموو وڵاتانی جیهان بەپێی ئەو کەرەنسی کە وڵاتەکە خۆی هێتێ بێ هێڵی فڕۆکەوانی لە سیستەمی خۆی ئەم ئەوە بکاتەوە ئەم دەرخە بکات یاخود ئەم کەرەنسی بکاتەوە. بۆی عراق تا ئێستا نەیکرد بوو، بەڵام خۆشبەختانە ئێستا خستوجەوی عراقی بە هێڵی ئاسمانی عراقی ئەوەی لە سیستەمەکەی خۆی زیاد کردووە چەندە بە 148 با بڵێن دایناوە نرخەکە بە 132 دایناوە. بۆیە ئەبێ هەموو هێڵەکانی ئاسمانی ترکەوانی کە دێن بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی حکومەتی هەرێم و یاخود لە ڕێگەی حکومەتی بەغداوە بێ ئاگادار بکرێنەوە کە سیستەمەکانیان بگۆڕن بیکەن بە دیناری عراقی. ئەوە شتێکی باشە، بەڵام لە کاتێک ئەگەر بانکی ناوەندی یاخود بانکانی هەرێمی کوردستان بتوانن ئەم دۆلاریان پێ بدەنەوە کە ئەوان بەم سعرە تکت دەفرۆشن، ئەوەش کاریگەرێکی زۆر باش دەبێت لە هەموو لایەکەوە کە توانن ینی کۆنتترۆلی دۆخکە بکرێت. بۆی هێڵە ئاسمانەکان ئەبێ ناچار بن لە سیستەمەکانی خۆیانەوە تکت بگۆڕن بۆ سعری دیناری عراقی. باشە. ئێستا چانسێک دراوە بە گەشتیاران کە بۆیان هەیە 7,000 دۆلار بکڕن لە ناو فڕۆکەخانە لە ڕێگەی نووسنگەی بانکەکانەوە. باشە. ئەمە کاریگەری هەبووە چونکە پێچێت یعنی زۆرێک لە هاوڵاتیان هەر سەفرەکەی بکوێتە بەلاژ ئەگەرەوە 7,000 بەراورد بە نرخی یاخود بەهای دینار و دۆلار لە دەرەوە فەرقەکەی بکات پێچێت هەم ئەکرێی هۆتێلەکەی یاخود تارەکەی بکوێتە بەلاژ. ئەمە کاریگەریە بۆ لەسەرەوەی خەڵک تەمۆحی زیاتری گەشتکردنی هەبێ. زۆر بەداخۆ من ئەمڕۆ خۆم سەردانی فڕۆکەخانەم کرد کە شێوازەکەم بینی زۆرم پێ ناخۆش بوو کەوەی کە ڕووی داوە چەند گەشتیارێکن مەسەن چەند گەشتیارێکن بە سەراحەت سوودی باڵێن فکری سەفەریان نەبووە، بەڵام کردێن لەوێ یانە ئیستفادە لەوە بکەن کە پارەکە بگۆڕنەوە سەفەر نەکەن تکتەکەیان کاسەکەن و بگەڕێنەوە. ڕاستی ئەمە غەدرێ دەکات لەو گەشتیارانی کە بە حەقت دایانەوێت سەفەرکەن. ئەوەی کە لە فڕۆکەخانەی هەولێری نەدەوڵەتی ڕۆڵدا بەڕاستی شتێکی زۆر باشە. جا باشە ئەوە بۆیان چووە سەر توانیان چونکە بەپێی مەرجەکان ئەبێت بڕۆنە ئەودی و یاخود بڵێن پشکنینەکان نەخێر ناچنە ئەودی پاسپۆرت کۆنترۆل هەر لە بەش پاسپۆرت کۆنترۆلەوە باقی ئارتی لەوێ باڵن فڕعی هەیە و هاوڵاتیان کە دوای ئەوەی کە بۆردینگ پاس وەرەگرن ئەچن بۆ سەرڕە و لەوێەوە با بڵێن مامەڵەتێکی خۆیان تاوا دەکەن، بەڵام لە کاتی تاخیربوونە ڕەنگە هێڵە ئاسمانەکە ناتوانێت چاوەڕێی هەموو گەشتیارە بکە تاواکو بگەنە باڵن دەواازەکانەوە. زۆربەی ئەویان ویست بوو کە فلایتەکەیان کانسڵ کردوێتەوە، حتمما ئەگەر فلایتێک بۆ ئیستانبول ئەمڕۆ بە 160 دلار 200 دلارە کە جەنابەت فەرمووی 1000 دلار فەرقی عملەکەیە، ئەو دەڵێ با تاقەم بڕوا من پارەکەەوە گرم بڕەوە بچمە دەرەوە. بۆیە فڕۆکەخانەی هەولێر نەوڵەتی کۆنتترۆلی ئەم دۆخەیان کردووە دەستخۆشیان لێ دەکەین و من لێرەوە ئەمێ ئاگداری هەموو گەشتیاران بکەمەوە ئەوەی کە پێویستی بە گەشتکردن هەیە بۆ چارەسەریە بۆ دراست یانی وی کە گەشت دەرەوەکە ئەبێت تەنها پاسپۆرتی عراقیشی هەبێ بە سەراحەت. ئەوانەی کە جوازی ئەوروپیان هەیە ناتوانن هەگە هەرچەندە تۆ عراقیش بی بەڵام پاسپۆرتی ئەوروپیت پێبێ ناتوانانی جەنابەت بچی لەوێ ئەو پارە وەگری. بۆی ئەوانە بەجێ بێڵن بۆ ئەو کەسانی کە ئیستفادەی دەکەن و بە بەڕاستی گەشت دەکەن.
کەواتە ئیدی ئەگەر یەکێک نێوێ بەڕاستی گەشت بکە با خۆی هیلاک ناکاو نەچێتە فڕۆکەخانە بۆی کە دۆلارەکە بگۆڕێت. حتمما چونکە لەبەری هەم پارەکەی ئەڕوا هەم تکتەکەی ئەڕوا و تووشی ئەجراعاتی قانونیش دەبێت. ئیتر لە بریەوەی قازانج کا زیانیشەکە. والله وەبزەم ڕوویداوە ئەم دوو ڕۆژی ئاخری تۆزی گەشتیار زیانیان پێگەوتە بەڵام ئەگەر خۆیان ویان کردبێ ئەبێ باجیەوەکەش بدەن کە با بڵێن ڕاستە باشە بەڕێزەوەند ڕووداوەکان ئەم ماوەیە بە تایبەت ئەم ساڵی 2023 زۆر خێرا و قورس و ناخۆشن بە تایبەت بوومە لەرزەکەی تورکیا ئەمە چ کاریگەریەکی هەبوو لەسەر گەشتەکان بۆ تورکیا؟ بەڕاستی کاریگەرێکی زۆری هەبووە و من بێگومان ئەوەی کە من دەبینم ئەم ساڵ لە هاوین تورکیا ئەو گەشتکردنی بۆ نابێت لە هەموو وڵاتانی ئەوروپا چونکە ئەگەر من ڕۆژانە با بڵێن تەماشای گەشتەکانی ئەوروپا دەکەم گەشتەکان بە ئەستێکی زۆر بەرزەوە نزم بۆتەوە بۆ تەنات لە کوردستانەوە لە هەموو جیهانەوە چکۆتانزان ئەنتالیا شای با بڵێ منطقەی ئەنتالیا و سامسون و ئەو منطقەی بۆدروم و ئەولای گەشتی با بڵێن شاری سیاحین و هەروە ئیستانبولیش گەشتیار کەم دەبێتەوە لە ترسی بوومە لەرزە و بێژگەلوەش بۆنەکان کەم بۆتەوە ئاهەنگجێڕان ئێستا ڕاوەستاوە بە ئەوەی عامل هەم لە ئیستانبول هەم لە شارەکانی تر بۆیە گەشتیار کە دەچێت بۆ وڵاتێک دەوێت با بڵێن خۆی مەسن بۆ گەشتەکان دەکردو کە خۆشی لێ ببینێ. من ئەوەی کابینم ئەم هاوین تەسیرێکی زۆرەکە لە وڵاتی تورکیا هیوادارین کە بەزترین کات ئەم مەشاکلە چارەسەر بکرێت بەڵام حتمما ئەم ساڵ تورکیا زیانی بەردەکەوێت لە بواری گەشتیاری. باشە پێشانگەی ساڵانەی میتێکس هەیە ئەم ساڵ بەنیازن چ گۆڕانکاریە بکەن لەو پێشانگەیە؟ خۆشبەختانە من سەردانی جەنابی وەزیری شارەوانی گەشتوگزارمان کردوێنێ و پاڵپشتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستانی دووپات کردەوە کە پێویستە مێتێکس وەکو هەموو ساڵی پێشتر کە کرا بۆ بکرێ بۆیە ئێستا ئێمە لە ئامادەکردنی داین ئەم پێشانگایە لە مانکانی داهاتوو تاریخی دای دەکرێت و ئەمەش خۆتان زانن بواری گواستنەوەی با بڵێن کەرتێکی گەشتیاری بۆ هەرێمی کوردستان زیاد دەکەوە چەندین کۆمپانیا وڵاتانی بیانی بەشداری تیاکەن و ئینشاءڵڵا لە کاتێکدا ئەم پێشانگای ئەنجام درێ. بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی هەرێمی کوردستان لەگەڵمان بووی سوپاس. زۆر سپاس جەناب. سوپاس بۆ ئێوەش.